خۆی گەورە سەلامتان کا خوشکە باشەکەم بەڵێ فەرموو پرسیارمان هەیە بەڵێ پرسیار یەکەمت پرسیار یەکەم وەستا ئەوەی کە لە کاتی مێشکردنە ئەگەر بەرماڵ ڕانەخی لەبا فەرش نوێژ دەرستە لە کات نوێژکردنە بەرماڵ ڕانەخەی چی بکەی لەبا فەرش نوێژ دەرستە بیکەی لەسەر فەرشێک بیکەی لەسەر کاشێک بیکەی زۆر ئاساییە باز بەسەر چاو وەڵامت دەدەمەوە پرسیاری دومیشم ئەوەیە ئەڵێن تەسبیحات بیدعەیە کە سوبحان لەدایانە سوبحان ئەڵڵاکەی بەدەست بە پەنجەکانت دەڵێن بەدەستی چەند گوناحە بکرێت ئایا ئەوەش بەسەر چاو ئەوەش وڵام دەدەمەوە ئینشاءڵڵا لەخوا پاداش دەداتەوە لە دوعاکانیش لەبەشمان نەکەمام خۆی گەورە ئەوەتان بێنێتە جێ خوشکە کاڵێ دەست و چاوت خۆش بێ خۆی گەورە سەلامەتتان بێ و دوعاکەکە پاداشی تۆش بداتەوە ئینشاءڵڵا خوا لە ڕازی بیا ڕەبی خوا ئەوەتان بێنێتە جێ خوا ئاگادار بێ خوا لەگەڵ خات و کاڵێ پرسیاری یەکەمی ئەوە بوو لە کاتی نوێژکردندا بەرماڵ ڕانەخەی لەسەر کاشی لەسەر فەرشێک لە بەڵە زۆر ئاسایە گرنگ ئەوەیە بەڕێزان ئەو شوێنەی نوێژی لەسەر دەکەی پاک و خاوێن بێ پیسی پێوە نەبێ دڵنیابی کە پاکە جامە بەرماڵە ئەمە فەرشە ئەمە کاشیە ئەمە گڵە ئەمە چیمەن تۆی هەر شتێکی ناوە شەر نییە واجب نییە بەرماڵ کە دانراوە شتێکی باشە لە ماڵە ینی تۆ یەقینت یەکەم شوێنە پاک و پوختە بەڵام الحەمدولله ماڵی ئەمڕۆ بڕاتان هەبێ هەر هەمووی پاکە ماڵی ئەمڕۆ هەمووی پاکە لە هەر شوێنە نوێژ دەکەی دڵنیابە مەگەر بۆ خۆت پیسەکە بە چای خۆت ببینی ئەوە جیاوازە ئەڵەی تەسبیحات بەدەستی چەپ بیدعەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەسبیحاتی بەدەستی ڕاستی کردووە بەم پەنجانەی بەدەستی ڕاستی لەبەرەوە ئێمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕحمان بە قوربانی بێ چی کردبێ بە ئەوە بکەین بەڵام ئەگەر کەسێکیش تەسبیحاتی ڕاهات و بەدەستی چەپیشی دەکرد ئیتر وا نەزانین ئەمە بەم بیدعەیە دەچێتە جەهەنەم بیدعەیەک دەباتە جەهەنەم کە بڵین نەعوذ بالله پەنا بەخوا پێغەمبەری ژوای کردبێ نەعوذ بالله من وا ناکەم من بەعکسەکەیەوە دەکەم ئەمە پێی کوفرە ئەمە ئەو بیدعەیە لە ناوت دەبا بەڵام حتا بۆمان دەکرێت دیقەت بدەن بەڕێزان لە حەدیثی صحیحە پێغەمبەر صلی الله عليه وسلم چی کردبوو ئێمە دین ئاوا بکەین ئێستا من وەکو خۆم هەر بەدەستی ڕاستم تەسبیحات دەکەم چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ تەسبیحات دەستی ڕاستی بەکارهێناوە بۆ خۆپاکردنەوە هەندێک بابەتی تر کە دەزانین دەستی چەپی بەکارهێناوە بەڵام ئەگەر کەسێکشمان بینیت بە تەمەنێکدای حاجیەک باوە حاجیەک لە قەدیمەوە ڕات و بە هەردوو دەست تەسبیحات دەکا وا نەزانین ئەمە ئەهلی بیدعە و سەلام لێی دروست نییە و ئیتر جەهەنەمی ئەگەی گوێی بۆ گرتی و بە زمانێکی شیرین حاڵی بکەی ئەفضل و خێری هەرە گەورە ئەوەیە کە بە سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەستی ڕاستمان بۆ تەسبیحات بەکاربێنین هەتا بۆتان دەکرێت دەستی ڕاست بەکاربێنن ئەوەش کە دەستی چەپی بەکارهێنا بە زمانی شیرین پێی بڵێن وانەکە باشترە نەگەوەی خانەخواسە بێتە ئەهلی بیدع و ئەوە بێکە دروست نەبێت سەلامی لێ